مراوی چیویە براوی چی؟ ئەوە قڵەشیەوە حازر دەکەین کابرا بە تاختێن دەخوا باشە ئێستاش براوێکی چیوی حازر دەکەین باشە ینی تەڵەبیەی زۆرە مراوی چی و کەلەباب فروزەکەمە ئەوەش کابرا گوتنی ئەوە سوبی خۆتی تەبیعی خۆتی بێ دەرمانەوە بێ خێە و بەس خەی تێدایە بێ ئەوە کە یەکێک دێت تەڵەب دەکات بەرهەمی خۆتە؟ بەرهەمی خۆما بەرهەمی باو باپیرانمان ئەوە چیە ئێستا؟ ئەوە مراوی چیویە براوی چی؟ ئەوە قڵەشیەوە حازر دەکەین کابرا بە تاختێن دەخوا باشە یەقلیەوە یەقلیەوە بە تاختێنێ دەخوات چی دیکەی لە بۆ لەگەردا؟ ئەوە هەیە برنجی لەگە دەوێ هەیە سادێ دێ ئەوها بەلگە دوونانی سوبی خۆش لەگە خۆی دەڕواتن بێزگە لەمە هیچی تری تەرتیبات لەگەڵ ئامادە ناکەی؟ ئەوە تەرتیبا خلاص تەماتۆ پیاز و کەلەم و تورشی و برنجی بە برنج لەبی دەڕازەینەوە لە بۆی دادنین ئەوەی عشقی برنجێ بێزگەلەوەی کۆتر هەیە گاپەڕێ مراویە فروچێ کەلەباب هەیە